هاوینیان لە نێوتەپوتۆز بەڕێ کرد. پاییز و زستانیش لە نێو قڕ و لیتا ژیان دەگوزەرێنن. ئێرە ناحیەی بالیسانە. ئەو ناوچەی سەدان ڕۆڵەیان لەسەر کوردایەتی بەدەستی ڕژێمی بەعز چیمیاباران کران. بەڵام بەرپرسانی هەرێم وەکو ئەوەی ئێرە بەشێک نەبێت لە کوردستان ئاوڕی لێنادەنەوە. 2 ساڵە ئەم ڕێگایان تێکداوە بە مەبەستی چاکردنەوە، بەڵام بەهۆی ململانەی زۆنی سەوز و زرد ئەوان بوونەتە قوربانی و پرۆژەکە کارکردنی تێدا وەستاوە. ئەو دۆڵە حقەت عەزابەشی زۆردایە. حقەتەن هاوینان هەمووی تۆز و خۆڵ و باوەڕکە عینی جارش کرد چیمیاویەکەکیتەوە. دێ ئێرانە ئیسراحەت ناکەی، دار و بار ئینسان هەمووی ئەوە زستانانیش ببینە هەر هەمووی قۆرت و ناتوانی سیاری لێ بخڕی. نازانین لە مابەینی دوو بەرداشان ئەمە بووینە قوربانی حقەتەن. حکومت بێباکە بەڕاستی نەگوێ ئەگری نە قسەت لەگەڵەکە نە ئامادەیە ئەچێ لای مدیر ناحیە عایدی مقایم قامەڵێ یعنی وەرە محافیز بڵێ عایدی من نییە، من ئاگام لێ نییە، ئەچێ لای وەزارەتی ئاوادانکردنەوە هەر بە هەمان شێوە بێباکن بەڕاستی ئیشان بە خەڵک نەماوە. ڕێگای بالیسان ڕێگایەکی بازرگانیە. جگە لەوەی دەیان گوندی لەسەرا، ئیدارەکانی سۆران و ڕاپەڕین و پارێزگای هەولێر بە یەکەوە دەبەستێتەوە. لە ئێستاشدا ڕێگاکە بە جۆرێکە، هیچ مەرجێکی سەلامەتی و هاتوچۆی تیادا نییە. دوای 3 دەیە لە حکومڕانیان پارتە دەستەڵاتدارەکانی هەرێم هێشتاش لەسەر بنەمای حیزبایەتی پرۆژە و خزمەتگوزاری پێشکەش بە ناوچەکانی کوردستان دەکەن. بەس یعنی ئەوە زیێددانەشی زیاتر خەتایەکە لە خۆمان، یعنی ئەگەر کاتی کە ئەمە وەختی دەنگدانێدادی دەنجیان نەدەینێ ئەوانەوە ئەمە زیێت نادەن. بەس کاتی کە وەختی دەنگدانێدادی ئەمەوە دویانەکەوین ئەوان خراتر لەمە دەکەن، یعنی ئەو زادا چەند لە مێژەوە ئەمە جارێک خۆپشاندانی دەکەین لۆی زادەکە خۆشتر بکرێ. هەر جاری ئمە خۆپشاندانمان کرد قیچەک زادەکەی دەکەن و لێ دەگەڕێن. بەرپرسەکان لە وڵاتەی ئەتوانن کەناڵێکی بکەنەوە لە شەو ڕۆژێکی 100 ملیۆن دۆلاری تێپچی زۆر ئاساییە بەلایەنەوە. هەموو تەکلیفی ئەو ڕێگای 6 میلیارد دیناری عراقی کە 5 میلیۆن دۆلاری ئەمریکی بە نزیکەی، این پارەیەکی زۆر نییە. بەپێی زانیاریەکانی پەیام وەستانی پرۆژەی قێرتاوکردنی ڕێگای بالیسان بێتواتە بە هۆکاری سیاسی و ململانەی نێوان پارتی و یەکێتیە. ڕێگای بالیسان بێتواتە بە درێژایی 23 کیلۆمەتر و بە تێچووی 7 میلیارد و 630 میلیۆن دینار ماوەی 2 ساڵە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. دوای 2 جار کارکردن تێیدا، دواتر بەهۆی پێنەدانی پارە بە بەڵێندەر کارکردن لە پرۆژەکەدا وەستاوە. خەڵکی بالیسان لە پێناوی کوردایەتیدا زۆرترین قوربانیان داوە و لە سەردەمی ڕژێمی بەعسیشدا سەدان کەسیان لێ شەهید و بریندار بووە بەهۆی چیمیابارانکردن. بەڵام دوای 3 دەیە لە حکومڕانی کوردی بەهۆی ململانەی نێوان 2 زۆنی زەرد و سەوز هاوڵاتیان سزا دەدرێن و ڕێگاوبانیان بۆ چاک ناکرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی بالیسان.